بە کورتی چەند خاڵێک هەیە لەسەر مەتات بیزانە. یەکەم، مەتات چەند جۆرێکی هەیە. یەکەمیان شێوەی دارە یاخود شێوەی ڕۆکیە. شێوەیەکیان دارە و شێوەیەکیان ڕۆکێ. شێوەی دارەکە ئەتوانی لە دەرەوە بیچێنی هەتاوی شتێبدا ئاساییە. شێوە ڕۆکێکە ئەتوانی لە ژوورەوە بە خێوی بکەیت، پەروەردەی بکەیت لەنا ئینجانە بێت لە هەر شوێنێکا بێت کە سێبەر بێت و ئاساییە، بەڵام ئەبێ ڕووناکی زۆر بێت. شێوەیەکی تر شێوەی قەزەمیە لە هەردوو جۆرەکەی هێواتە لە شێوەی داریەکە و لە شێوەی ڕۆکیەکەش قەزەمی هەیە و پەلکپان و گەورەشی هەیە. خاڵی دووەم، گوڵی مەتات ڕووناکیەکی زۆری پێویستە، واتە لە شوێنێک بێ ڕووناکی بەردەوامی هەبێت. خاڵێکی تر، خاڵی سێهەم، گوڵی مەتات پێویستی بە ئاودانی کەمە. ئاودانی کەمی پێویستە، واتە 10 ڕۆژ جارێک، 9 ڕۆژ جارێک، 15 ڕۆژ جارێک گەشەی باشەکە. خاڵی چوارەم، گوڵی مەتات ئەبێت لە 2-3 ئاودانە، لە 2 بۆ 3 ئاودانە مادەی پێ بدرێ، مادەی NPK و مادەی ئاسن، بەپێی ئەو ڤیددیوانە باسمان کردووە. خاڵی پێنجەم، گوڵی مەتات هۆکاری لولبوون و شۆڕبوون و دروستبوونی خاڵخەڵ لەسەر گەڵەکانی هۆکارەکەی ئاودانی زۆرە، نەبوونی ڕووناشی زۆرە. ئەم خاڵانە لەسەر مەتات جێبەجێکە، پێویستی بە هیچ پرسیارێک ناکە. سوودی لێبینن، کاتێکی باش.